کاتێک باسی کوردستانێکی بەهێزتر و هاوسەنگ دەکرێت ناکرێت یەکێتی پایەیەک نەبێت بۆ ئەو کوردستانە. مێژووی ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا پشکی شێری بەرەکێتی دەکەوێت، چونکە لە هەموو سەردەمەکاندا یەکێتی پرۆژە خزمەتگوزاریەکانی کردوتە بەرنامەی کار و ڕۆڵێکی گرنگی لە پێشخستنی ژێرخان و سەرخانی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی هەرێمی کوردستاندا هەبووە. ئێمە دەبین لە دروستبوونی کێتی نیشتمانی کوردستانەوە تاوەکو ئێستا هەنگاو بە هەنگاوێکێتیەکەمان ئەندامانی کێتی ئەو هەباڵنەی کێتی هەمویان بۆ خزمەتی ئەم وڵاتە بۆ خزمەتی ئەم جەماوەرە کاری باشیان کردووە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو کاتێکە بوونی لەسەر ساحەی سیاسی کوردستان پێویستە و هەروەها لە چواردەورەکانمان لە دەور جیرانەکانمانە کاریگەری تەواوی هەیە بۆ ئەوەی وڵاتەکەمان بەرەو هەنگاوی سەرکەوتن پێشخستن بات. هەر ئەو توانیوێتی هەرچی مەحاڵەیە بیکاتە واقع و بیکاتە ڕاستی بەو پێی جەماوەرێکی زۆری هەیە، بەو پێی بەرنامەی بۆ گوندەکان هەبووە، بەرنامەی بۆ شار و شاردشینەکان هەبووە، واتە توانیوێتی جەماوەرێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە و بەو پێی بینین لە خەبات و تێکۆشانە ئەتوانین بڵێن حیزبی یەکەمە لە بەخشینی شەهیدان و بەخشینی خوێن. مێژووی چەند ساڵی ڕابردوو ئەوەی سەلماندووە لە هەر قۆناغێکدا ئاستەنگ بۆ یەکێتی دروست کرابێت، کاریگەری خراپی لەسەر ئاستی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان و ناوچەکەش هەبووە. هەر کاتێکیش یەکێتی بەهێز بوو بێت، هەرێمی کوردستان لە ڕووی ئاوەدانی و خزمەتگوزاریەوە هەنگاوی بەرەو پێشەوە ناوە. کادرانیش دڵسۆزانەکاری بۆ بکەین، ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردنە بچینە سەر سندوقی دەنگان سندوقەکان سەوز پۆش بکەین، دڵنیاتانەکەین هەلی کار بوژانەوە هەموو بەڕاستی ئەو شتانەی کە لە کوردستانە پێویستە بۆ خزمەتگوزاری یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانێت بیکە. بە حکمی ئەو ڕابردوو ئەو مێژووە جوانە و ئەو پێگە نێودەوڵەتی لە عالەمە ئەویش بەڕابەتی جەنابی مام جەلال بووە، ضرورە ئێمە یەکێتەکەمان لەمە بەهێزتر بکەین، ئەویش بە یەکبوونمان، ئەویش بە پێکەوە ژیانمان لە ناوچێتی نیشتمانی کوردستانمان، ئەویش بەوەی کە بەرنمەیەکی باشتر دابڕێژین بۆ ئەوەی یەکێتی بەهێز بێت کە یەکێتی بەهێز بوو گەلەکەمان بەهێز بوو. ئەوەی یەکێتی لە ئێستادا کاری بۆ دەکات دەیەوێت متمانەی زۆرینەی هاوڵاتیان بۆ لیستی 105 کۆ بکاتەوە بۆ ئەوەی بەهێزێکی گەورەوە بگەڕێتەوە ساحەی سیاسی هەرێمی کوردستان و کوردستانێکی بەهێزتر و هاوسەنگ لە ڕووی دارایی و کارگێڕیەوە بنیاد بنێتەوە و لە ڕێگەی دابینکردنی ئارامی زیاتر و ڕەخساندنی هەلیکار و خزمەتگوزاری لە زۆربەی بوارە ژیاریەکاندا پێشکەش بکات و ژیانی هاوڵاتیان بگەڕێنێتەوە سەر سکەی خۆشگوزەرانی. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.